جارێکی دیکە مامۆستایان خۆپیشاندانیان بۆ گەیاندنی پەیامی بەردەوامی بایکۆت لە سلێمانی نوێ کردەوە. بە شێوەیەکی فراوانتر مامۆستایان و فەرمانبەران و توێژەکانی دیکە لە سلێمانی هاتنەوە سەر شەقام و دووپاتیان کردەوە. حکومەت یان دەبێت داواکاریەکانیان جێبەجێ بکات یان دەبێت تەحملی بەردەوامی بایکۆت بکات. مامۆستایانی پێشەنگ بەردەوامی لەسەر داواکاریەکانمان هاو هەڵوێست و هاودەنگین پشتیوانی داواڕەوەکانی مامۆستایانین بۆیە کە ئەم ڕۆژ داواکانمان دووپا دەکەینەوە ڕۆکەینە حکوومەتی بێباکی تاڵانچی ستەمکار کە بێباکە لە ئاس ئەم هەموو قەیران و ناڕەحەتی و نەهامەتیانەی بەسەر خەڵکی کوردستانە دێ ئەوان نزیکەی 50 ڕۆژە دەرگای ناوەندەکانی خوێندن داخراوە. ئەم حکوومەتە هیچ هەز بە بەرپرسیارەتیەک ناکا وەڵامی خەڵک نایەتەوە بۆیە کە ئێمە بەردەوامی لەسەر داواکانمان تاکو ئەو کاتەی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان وەڵامی داوای مامۆستایان دەدەنەوە موچە لە کاتی خۆیان دابەشەکەن لە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران دەکەنەوە مامۆستایانی وانەبێژدا ئامەزرێنن. وا نزیکی چ ڕۆژە ئێمە بەردەوام قساکەین کەناڵ نەما قسەی بۆ نەکەین کەناڵ نەما پەیامی خۆمان نەنێرین بەڵام ناگات کێشەوەیە ناگات کە پەیامی شەنێرین ناگات یعنی هیچ ڕێگەیەک نییە تاقی نەکرابێتەوە بۆی پەیامەکانمان بکەم بەڵام بەداخەوە بۆ حکوومەت بە هەموو شێوەیەک بەردەوامە بین وەکو مامۆستایانی پێشەنگ بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە زاڵم و جەردەیە ئەو زڵم و زۆرەی کە کردوێتی لە فەرمانبەران و مامۆستایان و هەموو چین و توێژەکان بەڕاستی ئێمە چۆکدا نادەین لە بەردەمیانە هەتاوەکو پێمان بکرێ هەموو حەق و مافەکانمان بگەڕێنەوە بۆمان. من وەکو تەندروستی لێرە مەکو مامۆستانە بەڵام بۆ داوای مافی خۆم بۆ پشتگیری لە مامۆستایان ئەگەر مامۆستان نەبێت دکتۆر نابێت پزیشک نابێت پەرلەمانتار نابێت ئەگەر چیم حکوومەتە نەخوێنەوارە سەرۆکەکەمان خۆی نەخوێنوارم بەداخەوە کە سەرۆکی من نییە بە سەرۆکی خۆشمی نازانم ئەمە وەڵامێکی جەرگ بڕ ئەبێ بۆ ئەو سەرۆک بۆ حکوومەتە ماوە بەسەرچۆی کە بە زۆر خۆی سەپاندووە بە کورسەکەیە. لە قەزای کۆیش بەشێک لە مامۆستایان و توێژەکانی دیکە درێژیان بە خۆپیشانداندا لە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەدەی کۆیە گرتبوونەوەکە بڕێوە چوو. مامۆستایان و توێژەکانی دیکە داوا دەکەن حکوومەت وەڵامێکی ڕوونیان بداتەوە. لە قەزای چەمچەماڵیش مامۆستایانی میلاک و وانەبێژ و فەرمانبەران لە لێدوانەکانیاندا بە حکوومەت دەڵێن ئەگەر هەروە بێدەنگ بن لە ئاز ناڕەزایەتیەکان دۆخەکە ئاڵاوستر دەبێت. خوێندن بەڕاستی زایران کۆتایی پێ هاتووە چونکی حکوومەت بێباکە لە داواکاریەکانمان وەڵامی مامۆستانی میلاک و مامۆستانی وانەبێژ ناداتەوە کە داواکارەکانی مامۆستانی میلاک ئەوەیە کە موچە لە کاتی خۆیان بدرێت و داوای لە بەرزکردنەوە دەکەین و مامۆستانی وانەبێژی تەنها ئەو داواکارانێت ئەوەی مەزراندنەکەن کە مافێکی زۆر سادە و ساکارە. ماوەی وا چوو ڕۆژ زیاترە لە شەقامین هیچ داواکاریەکمان جێبەجێ نەکراوە تەنانەت وەزیر بە هیچ شەیەک وەڵامی ئێمەی نەداوەتەوە زۆر سەیرە حکوومەتی هەرم تا ئێستا بێدەنگە لە ئاس ئەم هەموو خۆپیشاندان و ناڕەزایەتیە زۆرمان لا سەیرەواتە تۆ لە هەر وڵاتێکی ترە ئەمە بکرایە ئێستا وای هەم وەزیر دەستی لە کار بکێشایەوە تا سەرۆکی حکوومەتیش دەستی لە کار بکێشایەوە. نزیکەی 40 ڕۆژ بەسەر لێدانی زەنگی ساڵی نوێی خوێندن تێپەڕیەوە تا ئێستا لە سنووری سلێمانی دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە. سەرڕای فشارەکانی حکوومەت بەڵام مامۆستایان دەڵێن تا داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت دەستبەرداری ناڕەزایەتیەکان نابین. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.